عێراق بۆ ئەم جەژنی قوربانە پێویستی بە قوربانیە 6 ملیۆن کوردی کردە قوربانی و موچەی بۆ نەناردن لە کاتێکدا بودجەیەکی زەبەلاحی هەیە عێراقیش وردە لە بێخزمەتگوزاری و لەوەی کە هیچ شتێک نییە بەرەو داڕمانی زیاتر دەچێ بۆچی ئەمە لە کاتێکدایە کە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ ئەو هەموو زوڵمەی لێ دەکرێت هەنگاو بە هەنگاو بەرەو پێشەوە دەچێت دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین و بەراوردێک لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا بکەین با میوانداری زۆر بەڕێت دکتۆر ئامانج مەحموود هەرچی ئەندامی لێژنەی وزە لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری ئەستەمبوڵەوە لەگەڵماندایە کاک دکتۆر شەوتان باش جەژنیشتان پیرۆز بێ سپاستانەکەین کە بەشدارن لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بۆ خۆت باش دەزانی لە کۆی بودجەی ئەو بودجە زەبەلاحەی عێراق ڕەنگە بەقەدەر بودجەی 5-6 وڵات بێ هەمیشە لە 5 بۆ هەرێمی کوردستان ناردوو ئەوە پاشەوەی لە 2014ەوە بەردەوام بوو ئەوەشیان هەر بڕیوە بەڵام هەرێمی کوردستان گەشەیەکی زۆری کردووە بەراورد بە عێراق کەواتە ئەو بودجە زەبەلاحە لە عێراق کە هیچ کارێکی پێ نەکراوە هیچ خزمەتگوزاریەک بڕای ئێوە بۆ چووە زۆر سپاس پێشێکی دەمەوێت جەژنی ئێوەش پیرۆزکەم و جەژنی هەموو تاکە بە تاکی خەڵکی هەرێم بە تایبەتی پیرۆز بکەم ئەوەی حەقیقەتە کە لێرە هەیە باسێکی زۆر وازەحە ئەم پارەیە هەمووی بۆ گەندەڵیەکانی ئەو حزبانە چووە کە بۆ ماوەی 20 ساڵە بەبێ ڕاوەستان پارە و سامانی عێراق و حەقی ناز دەبن و خۆزگە بۆ خۆشیان بیبن بۆ مەبەستی خزمەتکردنی هەندێ جهەتی دەرەوەی عێراق بەکاردێن و بۆ زوڵمکردن لە خەڵکی خۆیان بەکاردێن لەبارەی ئەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستان دەیبینین و لە شارەکانی تری عێراق نایبینین دەگرێتەوە سەر ئەو دەلالەتەی کە چەند گەندەلیەکی گەورە هەیە لە ناویانەوە کە ئەوان بەخۆشیان وەفایان بۆ کەسوکاری خۆیان نییە تاکو خزمەتی هەندە جهێتی تر بکەن و ببنە ملکەتی ئەوان باش کاک دکتۆر ئامانج ئێوە ئەندامی لێژنەی وزەن لە پەرلەمانی عێراق و بۆ خۆشت باش دەیزانێەوە هەموو لایەک باش دەیزانن عێراق کێشەی وزەی هەیە لەگەڵەوەی وڵاتێکی نەوتیە کە کێشەی وزەی هەیە بۆچی دژی گرێبەستەکانی هەرێمی کوردستانە لە بواری وزە ئەو خۆی کێشەی هەیە خۆ دەتوانێت سوودی لێ بینێ ئەی چۆن گەندەڵی بکەن وەزارەتی کارەبای عێراق حکومەتی سوودانی کە ئەم جارە وەزیری کارەبا بەدەستی گرت ڕۆژانە لە سەعاتێکدا 20,000 مێگاواتیان دروست دەکرد ئەوە بوو بە سەرفکردنی بودجەی ساڵانەی 1.4 تریلیۆن دینار گەیاندیانە 25,000 مێگاوات کە هەدەفیشیان 35,000 مێگاوات بوو سەیری ئەم فەرقە گەورەیە بکەن لە گەندەڵی و لە نەهامەتی سەخمەراتی وەش ئێستا کارەبای عێراق 19,000 مێگاوات تێناپەڕێت چونکە یەک زغوتاتی سیاسیە نانەوێ هەرێم پێش بکەوێ دوو منافسەیەکە کە ئەوان دەزانن هەرێم زۆر لەوان بەڕێکتر ئیش و کارەکانی خۆی دەکاو هەموو هەدەفی هەرێمیش ئەوەیە کە خزمەتی خەڵکی خۆی بکە دواتر بتوانێت چۆنپەرە بە و ئەساسە بداتن و بتوانێت یارمەتی عێراقیش بدا ئەوەی جوابی پرسیاری زەنابتە وازح حقیقەتێک هەیە لێرە زغوتاتی سیاسی دەرێکی هەن کە ڕێگرن لە بەرەو پێشچوونی قیتاعی وزەی هەرێمی کوردستان وەکوچی کاک دکتۆر ئێوە دەڵێ دەستێوەردانی دەرەکی یا ڕێگری دەرەکی هەیە لەوەی کە قوتاعی وزە لە عێراق بەرەو پێشەوە نەچێ ئەو لایەنانە چێن و بۆچی ڕێگرن لە بەرامبەریدا بامە پرسیارێک لە خۆمان بکەین عێراق لە زاخۆوە تاکو بەسرا غازێکی ئەوتۆ هەیە کە دەتوانی هەموو احتیاجەکانی عێراق بە کاملی بگرێتەوە و بشتوانێ بفرۆشتە دەرەوەش چەندەهان ساڵە چ جهەتێکە عێراق ڕۆژانە نزیکەی 45 ملیۆن حتا 55 ملیۆن مەقمەقی لێ دەکرێتن
کە بۆ وەبەرهێنانی کارەبا بەکاری دەهێنێتن و زۆربەی زۆری سیاساتی وەزارەتی کارەباش لەسەر ئەساسی دروستکردنی محەطەی کە دەبڵ سایکلی پێدەگوترێتن کە بە غاز ئیش دەکرێتن بۆ تاکو ئێمە عێراق وەکو دەوڵەت غازی وڵاتی دراوسێ خۆیان بەکار بێنێتن و ئەگە لە منیش دەپرسی حقیقەت یەک لە فاکتەرە بەقووەتەکانی کە نایڵن بواری وزایان بواری غاز لە عێراق و لە هەرێمی کوردستان بەرەوپێ بچێ ئەو جەهەتانەیە کە ڕۆژانە بە بای ملیارەها دۆلار غاز دەفرۆشنە عێراق. باش کاک دکتۆر با بێمەوە سەر ئەو پرسیارە بۆ خۆت باش دەزانی عێراق وڵاتێکی دەوڵەمەندە ئەگەر چی ینی تاکە سەرچاوەی پارەی نەوتە سەرچاوەکانی تری یەکجار کەمە بەڵام نەک هەر نەبوونی خزمەت گوزاری لە کەرکووکەوە بیگرە هەتا ئەگەیتە بەسرە هیچ جۆرە خزمەت گوزاریەک نییە تەنانەت بەسرە کە لە ١٧ داهاتی عێراق لە نەوتەکەی دابین دەکرێت ئاوی خواردنەوەشیان نییە. باش ئەم پارێزە بەلاحە با بڵێن هەندێکی خورا و گەندەڵیە ئەی باقیاتەکەی بۆ چۆ دەچێت بۆ سەرفی ناکەن بۆ خزمەت گوزاری نییە. برێکی چی ئەو گەندەلی ئەوان دەیکەن لە سەتانەوەتی مجموعەکە دیار دەکەوێت گەندەلی 15 نیە خۆزگەوا باە هەندێزە لە سەتانەوەت تێدەپەڕێنی ئەو گەندەلیە و ئەو پارەیەش بە شێوەیەکی زۆر دەچێتە دەرەوەی وڵات بۆ خزمەت گوزاری بەکار ناهێنرێت. ئەوەی من دەمەوێت باسی بکەم ئێمە لە ئەسنای حملەی انتخاباتی دەورەی پێشەوە لە زۆر شوێن و ئێستاشی لەگەڵا بێ زۆرینەی گەنجەکانی شارە جیازیەکانی عێراق باس لەو کەسانە ناکەم کە سەر بە حزبی میلیشیایین و استفادەیان لێ دەکەن و کۆمێن دەکەن نەخێر زۆرینەی گەنجەکان ئێستاش لەگەڵابی کە دەچێکنیان هاوار دەکەن و دەناڵێن بەدەستیانەوە دەڵێن ئێوە ئەگەر پێتان ناکرێ شارەکانمان بەرەو پێش بن و نوێ بکەنەوە حکومڕانی تەسلیمی جەنابی مەسعود بارزانی بکەن و تاکو ئێوە ئەوانیش وەکو کوردستان بۆمان بکشێنێتەوە ئەو حقیقەتەش مەوجودە لە ناویانە و زۆرینەشیان ئەو قسەی دەکەین طبعاً بەس ئەوەی لە میدیایی بۆ مفاوزاتی سیاسی بەکاردێنێ ئەو گەنج و جەهەتانەنە کە سەر بە حزبی میلیشیاین و بۆ مەبەستی خۆیان بەکاردەهێنرێن. زۆر باشە کاک دکتۆر ئامانجی ئەوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا من دەیکەمە پرسیارێک کەواتە ئەم عەقڵێتەی کە ئێستا حکومڕانە لە عێراق ئایا لە نەزانیەویەتی کە نازانێ وڵات بەرێ بەڕێوە و لە گەندەڵیەوەیە یاخود ئەجێندایەکی دەرەکیە جێبەجێیەکە کەواتە ئایا بەم پێیە ئەو خەڵکە داماوەی عێراق تا سەر ئەمە لەم دەست ڕۆیشتوانە دەسەڵاتدارانە قوبوڵەکەن؟ ملکە چییە بۆ خزمەتکردنی جیهاتی دەرەکی وەکو جەنابەت باست کرد نەخێر بەرداغەکە پڕ بووە گەیشتۆتە حەدێک کە ئیتر خەڵکە کەش پێی قوبوڵ ناکرێت بۆیە گەورەترین ترسی حکوومەتی سوودانی ئەمڕۆکە و گەورەترین ترسی و گەورەترین دامیشی جادەیە بۆیە 3 ساڵە لە هیچ شوێنێکە هیچ تەرکیزی لەسەر خزمەتگوزاری و دروستکردنی بنیەتەحتیەکی نوێ نەداوە ماعەدا بەغدا بە دروستکردنی چەند جسرێک و تاکو بتوانێت چاوی خەڵک سبۆ بکات و دامی خەڵکی بەغدا وەکو پایتەختی عێراق بۆ خۆی وەربگرێتن ئەوەش ئێستا گەیشتۆتە حەدێک کە لە حدود دەرچوە و قبولیش ناکرێتن لە هەموو گرنگتریش ئەندام پەرلەمانی عارەب دێ زۆر بە ئاسانی لەسەر تەلەڤیزۆن یان لەسەر سۆشیال میدیا باز دەکات دەرێ من چوومە کن وەزیری مالیە 30,000 نەفەری بۆ دامەزراند ئەوەش لێگەڕێ باسی مستحقاتی هەرێم دەکەن دەرێن حەقیان نیە بابچن لەو مستحقاتانەی وەزارەتی دارایی بکۆنەوە کە چەندەهان ساڵە لەوە پارە دەدرێتە شەهیدەکانی فارسی شەڕی نێوان عێراق و ئیران ئەوەش لە لایەکی تر لە ئەسنای داعشە چەندەهان شار کە لە بن دەستی حکومڕانی داعشدا بوو حکوومەتی بەغدا پارەی بۆ دەناردن معاشی بۆ نەناردن بۆ ئێستا دەیانەوێت غەدر لە خەڵکی هەرێمکەن و حەقی هەرێم بخۆن. باش کەواتە کاک دکتۆر ئامان یعنی ئێستا ئەوەی کە لە عێراقەوە بەرامبەر هەرێمی کوردستان دەکرێت ینی با بە سەراحەت قسە بکەین لەوەیە کە ئەو پێشکەوتنە زۆرە هەیە لە هەرێمی کوردستان
و ئەوان پێیان قبول ناکرێ یاخود ئەوەیە کە هەر ئەسن بڕوایان نە بە پێکەوەژیان هەیە نە بە فیدراڵیەت هەیە نە بە هاوبەشی و شەراکەت هەیە لە عێراقدا. من 3 ساڵە شتێکم لە حەزە کردووە. عێراق وەکو عێراقی لەناو مجتەمەعی دووەلی عەرەبی بە قووەترین هەویەی هەیە. بە قووەترین هەویەی هەیە ئەوەش واقعیەتە کە زۆربەی زۆرمان تاقیمان کردەوە توانین تاکیدیش بکەینەوە. 20 ساڵە هەموو هەوڵێک دەدەن کە ئەو هەویەیە بکوژن و کوشتویانە تا باوەڕیان بە پێکەوەژیان نییە ئیتر چونکە ملکەتی هەندە جەهەتن کە ئەسڵەن ئیستیقراریان لە عێراق ناوێ و زۆر حەسوودیش بەو ئیستیقراری و بەرەو پێشچوونی هەرێمی کوردستان دەن و هەموو هەوڵێکیش دەدەن تاکو شکست بە اقتصاد و هەبوونی هەرێمی کوردستان بێنن کە ئەمەش لیان قبول ناکرێ ئیتر گەشتۆتە حەدێک قبول ناکرێتن و ئێمەش ڕەتفەعلمان دەبێ وەکو ئەندام پەرلەمان و بووشە لەو چەند ڕۆژێ ڕابردوو وابزانم دیارە و کاریش لەسەوەی دەکەین دوای جەژن کە ئەم جارە دەنگمان ببیسترێتن. زۆر باشە دەستخۆش زۆر بەڕێز دکتۆر ئامانج مەحموود هەرکی ئەندامی لێژنەی وزە لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە شاری ئەستەمبوڵ لە تورکیاوە لەگەڵمان بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.